کاکژوان سڵاو دەوێزان پەیامی تۆتیە کاکژوان لە عیلاقاتی کوردستان 24 کاکژوان بزان پەیامی تۆتیە سەرەتا بە بۆنەی 7 ساڵی دامەزراندنی کوردستان 24 پیرۆزبایی لە خۆمانەکەین پیرۆزبایی لە هەموو کارمەندانەکەین و پیرۆزبایی لە بینەران و بیسەران و خوێنەرانی کوردستان 24ەکەین تابان هەستێکی خۆشە ڕۆژێکی گرنگە ئێمە لە ماوەی 7 ساڵا بە شێوەیەکی قورس کارمان کردووە بۆی ببینە مینبەرێکی بێلایەن جێی متمانە بۆ توانین هەواڵ و زانیاریەکان بگوازینەوە لە ئاستی ناوخۆی لە ئاستی هەرێمی و لە ئاستی نێودەوڵەتیش یعنی کوردستان 24 بۆ تەکنۆلۆژیای تازەی لە بەردەستێتی بەو سەرچاوە مرۆیی لە بەردەستێتی بەو سیستەمە تازەی کاری پێکە هەمیشە هەوڵمانداوە کەناڵێکی پێشەنگ بین ئەوە مای خۆشحاڵیە کە پێشەنگین مای خۆشحاڵێک کە بینەرمانەیە مای خۆشحاڵێک کە کاریگەریمان لەسەر ڕایگشتی هەیە و ئێمە لێرەوە بەڵێنە دەین دووپاتێکینەوە کە هەمیشە ئەبینە مینبەرێک بۆ دەنگی ئازاد بۆ ڕای جیاواز بۆ بۆچوونی جیاواز و هەوڵە دەین بە پیشەیانە بە بێلایەنانە هەواڵ و زانیاریەکان بگوازینەوە دووبارە پیرۆز